Cenab-ı Hak bir kısım hayırlara muvaffak kıldı. مامۆستا فەتحوڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیەی بامتێریدا کە لە ژێرناوی زیندووبوونەوە لە ئاسۆی دڵدا بڵاوکرایەوە وتی سەدەگەلێکە زمانی دڵ فەرامۆش کراوە، سەدەگەلێکە هەیەجان و جۆش و خرۆشی دڵەکان خامۆش بووە، سەدەگەلێکە ئەشکی چاوان وشتی کردووە، شەیتان و هاوێنەکانی کۆمەڵەی هیوا و خۆزگەکانی ئەم دواییەیان پیس کرد، بەهۆی ئەوەی خۆپەرستی کەوتۆتە نێوانی ئێمە و حەق و حەقیقەتەوە. دنیای دڵی خۆمانمان تووشی خۆرگیران کردووە، دابڕانێک لە ئەڵڵا دروست بووە هەرمە پرسە، کاتێک پشتمان لە خۆر کرد ئەم جارەیان دوای سێبەری خۆمان کەوتین، ئەویش ئەنانیەت و خۆپەرستیمانە، وتمان هەر ئێمە دەیزانین، ئێمە دەیکەین، دەبێت وەک ئەوە ئەنجام بدرێت کە ئێمە دەیزانین، ئەمە هەڵەیە، هەر من دەیزانم، بە شێوەیەک خۆمان بەم شتانەوە سەرقاڵ کرد و بە شێوەیەک دوای شەیتان کەوتین، هەرمە پرسە، پەنا بەخودا، 3 تا 5 ویژدانی پاک و بێگەرد، ویژدانگەلێک کە لە ژێر پاڵنەری ویژدانی خۆت لەتیفەی ڕەبانیدا دڵ لەوە دەچێت هەوڵ و کۆشتێکی وەهایان دەست پێکرد بێت کە کارێک ئەنجام بدەن، بەڵام هەر لە سەرەتای ڕێگاکەوە دێوەزمەکان ڕێگایان پێگرتن، چەتەکان پێیان وتن ئێوە ناتوانن لەم ڕێگەیەوە بڕۆن، هاوێنەکانی شەیتان، هەزرەکان چەپەڵن، هەستەکان چەپەڵ، بەردەوام پیس و چەپەڵی بەسەر دەفتەرەکانیاندا دەبارێت. بەڵێ، شاعیرێکیش دەڵێت پەروەردگارە، سەیری دەفتەری کردەوەکانم مەکە، ئێستا من ئەم دێڕی هۆنداوەکە دەگۆڕم و دەڵێم پەروەردگارە، دەفتەری کردەوەکانم بسووتێنە لە جیاتی من، بەڵام نەریتی پەروەردگار بەو شێوەیە نییە، لە دەفتەرەکەتدا هەرچێک نووسرا بێت و ژیانت لە هەر گوزەرێکدا بردبێتە سەر، مامەڵەی ژیانی ئەو لاشت بە گوێرەی کردەوەکانت دەبێت. ئیدی بەوە نابێت بڵێیت خودایە لە جیاتی خۆم دەفتەری کردەوەکانم بسووتێنە و ئەم جۆرە قسانە بە هیچ شێوەیە گۆڕانکاریەک لە حاڵتدا دروست ناکەن. پێدەچێت ئەو جۆرە دڵە لە پێش 2 تا 3 سەدەوە هەبوو بێ، فەرامۆش کرا و بەجێ هەڵدرا، پێویستە بە قەزا بژێردرێتەوە. ئیدی لەو شوێنەی کە ئێستا هەن بەرەو دواوە بگەڕێنەوە و پێداچوونەوە بکەن، یاخود هەتا ئەو ڕۆژانەی وای لێ بەسەر هات بگەڕێنەوە و لە سەرەتاوە دەست بە دروستکردنەوەی بکەین، پێویستە هەمووی بە قەزا بجێڕینەوە. بەڵام شتانێک کە پەیوەندیان بە هەست و هزرەوە هەیە لەوەش سەرەکی تر، شتانێک کە پەیوەندیان بە دڵەوە هەیە نۆژەنکردنەوەیان کارێکی هەروە ئاسان نییە. سەدەگەلێکە هەیەجان و جۆش و خرۆشی دڵەکان خامۆش بووە، سەدەگەلێکە فرمێسکی چاوەکان وشتی کردووە، دەڵێم چەندین سەدە، هەروەها بە هەمان ڕادە دوورکەوتنەوەی ئێمەش لە خوددا چەندین سەدەی بەسەردا تێپەڕیوە، هەر خۆمان بووین کەوا ڕۆژگیران و مانگگیرانمان بەسەر خۆمان داهێنا لە سەردەمێکدا کە دنیای دڵ پێویستی بە بوژانەوە هەیە. بەدی ئەو زەمان دەڵێت حەزەر بکە، بە وردیەوە هەنگاو هەڵبگرە، لە نغڕۆبوون بترسە، یەک پار و یەک وشە، یەک دانا، یەک بریسکە، یەک ئاماژە و یەک ماچ بەسە بۆ نغڕۆبوون. زۆر شت لەسەر شانی مرۆڤەکانە، بە تایبەت لەسەر شانی ئەو مرۆڤانەی کە دڵیان وابەستەی حەق و حەقیقەتە، ئەوەیان لەسەر شانە سەر لە نوێ لە ڕووی دنیای دڵەوە زیندوو ببنەوە، ئەوەی هەتا ئەمڕۆ ئەنجامیان داوە بە پیسبوونی خۆی ئەژماری بکات و شەوانە کاتێک هەستا و لەگەڵ خودای خۆی بەتەنیا مایەوە هەوڵ بدات بە فرمێسکی چاوەکانی بیاشواتەوە. پێویستە لە ڕێگەی تەڕکردنی بەرماڵەکان بە فرمێسکی چاومان بەسەرخستنە سەر بەرماڵی تەڕبوون بە فرمێسکی چاومان خۆمان لەو پیسبوونەی ڕابردوو پاک بکەینەوە. فرمێسکی چاویش بەکەم مەزانن، هەرگیز فرمێسکی چاو بە سوک سەیر مەکەن، چونکە هەر فرمێسکە ئەوەی کڵپەی ئاگری دۆزەخ کە چەشنی قەد و باڵای شاخەکانت دەکوژێنێتەوە. کەوسەریش هەر فرمێسکی چاوەکانە، پێدەچێت لە کەوسەریش بەنرختر بێت، هەر بۆیە وتویانە پەنا بە تۆ دەگرم خودایە لە چاوێکی بێفرمێسک، وەک چۆن پەنا بە تۆ دەبەم لە خراپەی شەیتان. کاتێک سیستەمی بەرگری مرۆڤەکان تووشی داڕمان دەبێت لە ڕووی لاشەی فیزیکیەوە، ئیدی لاشەیان لە ڕووی توشبوون بە ڤایرۆسی جیاوازەوە ئاوەڵا دەبێت. ئەنەتۆمی معنەوی مرۆڤیش ئەوەی پێشکەمێک ئاماژەم پێدا بناغەی سەرەکی ئەنەتۆمی معنەوی مرۆڤەکانن. مسلمانیەتی بانگەشە بۆکردن نییە، بەڵکو بریتە لەوەی دەستورە ئەڵماسیەکانی قورئان لە کردەوەکانی مرۆڤدا وەک کریستاڵی دەبێت و بدرەوشێتەوە. نەفس لە ڕووی ئەفراندنیەوە وەک چۆن تایبەتمەندی ئەوەی تێدایە کە بەرەو نزیکی لەخوا هەنگاو هەڵبگرێت، گەر فەرامۆش کرا و ئاراستەی ئاسۆ باڵاکان نەکرا، وەک کانگایەکی تاریکی و پیسی و چەپەڵی لێدێت. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی